بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين. إيمان داران، سلام ورحمة ومهربان خواهي قورتان لبت. بەکارهێنانی پێوەر و معیار لە ژیان و حیاتی ئینسانی ئیماندارە پێویستی و ضرورەتی گرنگە بۆ سەلامەتی ئیمان و دامەزراوی باوەڕ، بۆ ئەوەی ئەم ئینسانە لە ڕۆژی قیامەتە سەربەرز بێ، بۆی هەنگاوەکانی دروست بێ، بۆی پارێزراو بێ لە حرام، بۆی هەنگاوەکانی بەو ئاراستەیە بڕوا کە ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوا بەدەستبێنێ. پێویستە لە ژیانە پێوەر و معیارێکی هەبێ بۆ هەڵسەنگاندنی هەموو ئەو کاروبارانەی کە ڕۆژانە ئەنجامی ئەدات. هەر بۆیە شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ: رحم الله عبدا وقف عند همه فإن كان لله أمضاه وإن كان لغيره تأخر. ئەفەرمێ ڕەحمەتی خوای پەروەردگار لەو عەبدە بێ، هەر کاتێک بێوێ هەر کارێک بکە هەڵوێستەیەکەکە، ئەگەر کارەکەی بۆ ڕەزامەندی خوا و لە پێناوی خوا بێ جێبەجێی ئەکا، ئەگەر کارەکەی دوور بێ لە ڕەزامەندی خوای پەروەردگارەوە وازی لێ ئێنێ و ئەنجامی نادا. کاوابێ معیار پێوەر دروستە، گرنگە بۆ ژیان و حیاتی ئینسان. هاوڵی نزیکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوی وابسەی کوڕی مەعبەد هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا پێی فەرموو: جئت تسأل عن البر، بۆ ئەوە هاتووی سوئال لەسەر چاکە بکەی؟ ئەویش لە وەڵاما فەرمووی: نەعەم، بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: البر ما اطمأنت إليه النفس واطمأن إليه القلب. فەرمووی چاکە ئەوەیە کە دڵی ئینسان، دەرونی ئینسان دا ئەمەزرێنێ و ئۆقرەیی و دڵنیایی ئەبەخشێ بە ناخ و دەرونی ئینسان. والإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. گوناه و تاوان ژەوەیە کە ئینسان لە دەروونەوە معەزەبە، پێی ناخۆشە کە ئەنجامی داوە و حەزیش ناکە، پێی ناخۆشە خەڵکی پێی بزانێ. کاوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معیارێکی پێداین، پێوانەیەکی پێوەرێکی پێداین کە هەر شتێک دڵنیایی بدا بە ناخ و بە دەرونی ئینسان، ئەوە بەڕاستی چاکە بەرەو ڕەزامەندی خوای بە. و هەر شتێک دەردەدڵ بۆ ناخی ئینسان، بۆ دەرونی ئینسان دروستکە و ئینسان وا لێ بکە حەز نەکا خەڵکی بەو کار و کردەوەی بزانێ، ئەوە بەڕاستی گوناه و تاوانە کابێ ئەم ئینسانە خۆی لێ بپارێزێ. بۆیە بەڕێزەکانم، پێویستە هەموو ئیماندارێک سێ پێوەری هەبێ لە ژیان و حیاتی خۆیان. یەکەمیان پێوەر لە عەقیدە و بیر و باوەڕدا ئیمانە، دینداریە، خواناسیە. خوای پەروەردگار ئیمانی ئەوێ لەم ئینسانە، ئەبێ بیر و باوەڕێکی دروست و جوانی هەبێ. پێوەری بیر و باوەڕی دروست بریتێ لە ئیمان، بریتێ لە دینداری، بریتێ لە خواناسی. بۆیە الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات أولئك أصحاب النار هم فيها خالدون. ئەوەتانە خوای پەروەردگار وەلی چێیە؟ چاودێری چێیە؟ دۆستی چێیە؟ ئەو کەسانەی کە بەڕاستی کە ئیماندارن، کە لە ناو تاریکی و گومڕاییەوە خوای پەروەردگار دەریان ئەهێنێ بۆ ناوچی؟ بۆ ناو هیدایەت، بۆ ناو ڕۆشنایی، بۆ ناو ئەوەی کە ئەم ئینسانە جوان بەرچاوی ڕۆشن بێ. و ئەوانەی بێ باوەڕن خوای پەروەردگار لە ناو نور و هیدایەتەوە دەریان ئەهێنێ بۆ ناوچی؟ بۆ ناو گومڕایی، بۆ ناو تاریکایی. کابێ بەڕاستی ئینسانی ئیماندار ئەبێ لە ئیمانە دیندار بێ، خواناز بێ، لە عەقیدە و بیر و باوەڕیە. بۆیە قورئانە فەرمێ خوای گەورە فەرمێ: ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. کابێ بێ ئینسانی ئیماندار باوەڕی بە هەموو ئاتەکانی قورئان هەبێ، بە هەموو یاسا شەرعیەکان هەبێ، نابێ باوەڕی بە هەنێکی هەبێ و باوەڕی بە هەنێکی تری نەبێ. ئەوە پێی ناوترێ ئیمان و دیندار و خواناسی. بۆیە بەڕاستی قورئانە فەرمێ: ئین تەکفوروا فإن الله غنی عنکم. ئەگەر ئێوە هەمووتان کافر بن، خوای پەروەردگار بێ ئیحتیاج و بێنیازە لە ئێوە. ئەو ئیمانە بۆ خۆمان، بۆ سوودی خۆمان، بۆ عاقبەت خێری خۆمانە. پێوەری دووەم لە بەکارهێنان و سود لێوەرگرتنە
ئەم مرۆڤە ئەوەی بەکاری ئەهێنێ و سوودی لێ وەرگێ ئەبێ بەڕاستی بنەمای حەڵاڵ و حەرام ڕەچاو بکە. ئەبێ پێوەەر بۆ بەکارهێنان بۆ سود لێوەرگرتن حەڵاڵ و حەرام بێ. چونکە ئەگەر ئەم پێوەرەی پێنەبێ حەڵاڵ و حەرامی پێنەبێ لە گوناها ئاژی لە تاوان ئاژی عاقیبەت شەڕ ئەبێ. بۆی ئینسانی ئیماندار ئەبێ بەڕاستی حەڵاڵ خۆر بێ. بۆیە قورئانە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا کلوا من طیبات ما رزقناکم. خوای گەورە فەرمێ ئەی ئەهلی ئیمان ئەی ئیماندارینە بخۆن لەو شتەی کە حەڵاڵە لەو شتەی کە پاکە. ئەوەی کە حەرام بێ خوای پەروەردگار نەهی لێ کردووە کە بێ ئینسانی ئیماندار وریا بێ لێی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمانەکاتەوە فەرمێ یەأتی علی الناس زمان لا يبالي المرء ما أخذ منه أمن الحلال أم من الحرام. ئەفەرمێ ڕۆژگارێک دێ بەسەر ئەم مرۆڤەدا بەسەر ئەم ئینسانەدا بیر ناکاتە لەوە گرنگی نادا بەوەی ئەوەی کە وەری ئەگرێ ئەوەی کە دەسی ئەکەوێ ئەوەی کە چنگی ئەکەوێ ئەوەی کە پێیای ئەکا ئایا حەرامە یا حەڵاڵە. بیر لەسەر حەڵاڵی و حەرامی هەڵوێز ناکە. ئەو هەڵوێز نەکردنە ئینسان عاقیبەت شەڕ ئەکا ئینسان خەسارۆمەند ئەکا. یاخود پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە بەحسی ئەوەمان بۆکە کە ئینسانی ئیماندار ئەبێ خۆی لە حەرام بپارێزێ. ئەوەی بەکاری ئەهێنێ ئەوەی سوودی لێ وەرئەگرێ ئەبێ بەڕاستی بزانێ حەڵاڵە یا حەرامە. ئەوەی حەرامە وازی لێ بێنێ ئەوەی حەڵاڵە بەکاری بێنێ و سوودی لێ وەربگرێ. بۆیە وەتانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەحسی ئەوە ئەکا ئەفەرمێ ئینسان بەڕاستی لە ڕۆژی قیامەتە مستحقی جەهەنەم ئەبێ و بەهەشتی لەسەر حەرام ئەکرێ. فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وئن كان شيئا يسيرا يا رسول الله لەسەر بابەتێکی کەمیش لەسەر شتێکی کەمیش خوای گەورە ئینسان مستحقی جەهەنەم و دۆزەخ ئەکا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم وئن كان قضيبا من أراك فەرمووی ئەگەر بێت و چڵە دارێکیش بێ لە داری سیواک ئینسان بە حەقی خۆی نەبێ مافی خۆی نەبێ و حەقی شەرعی خۆی نەبێ و زەوتی کا لە هەر کەسێ ئەگەر بەقەدەر دار سیواکێکیش بێ خوای گەورە مستحقی جەهەنمی ئەکا هەتاوەکو خاوەنی ئەو حەقە گەرنی ئازانەکە یاخود ئەو مافە بۆ خاوەنەکەی نەگێڕێتەوە. پێوەری سێم کە بەڕاستی زۆر گرنگە پێوەر و مامەڵە و هەڵسوکەوتی ئەم مرۆڤە پێویستە ئەخلاقی جوانی هەبێ ڕەوشتی جوانی هەبێ مامەڵەی جوانی هەبێ. دینداری و ئیسلامەتی و خواناسی بریتە لە ئەخلاق. ئەم ئەخلاقە بریتە لە ڕەوشتی جوان مامەڵەی جوان. بۆیە پێغەمبەرجان فەرمووی صلی الله عليه وسلم إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم بە تەئەکید ئەوانەی کە من خۆشم ئەوێن و لە ڕۆژی قیامەتە لە مەجلیسی منەوە نزیکن ئەو مرۆڤانن کە خاوەنی ئەخلاقی جوانن خاوەنی ڕەوشتی جوانن. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی البر حسن الخلق چاکەکردن بریتێ لە ئەخلاقی جوان مامەڵەی جوان. هەواتە هەر ئینسانێ مامەڵەی جوانی هەبێ ئەخلاقی جوانی هەبێ بەڕاستی کارێکی گەورەی کردووە ئیشێکی ناوازەی کردووە. بۆیە ئەم سێ پێوەرە پێویستە بۆ ئینسانی ئیماندار هەتاوەکو ئیمانی سەلامەت بێ هەتاوەکو دینداریەکەی بەهێز بێ تاوەکو لە قیامەتە خاوەنی ئەجر بێ پێویستە ئەم سێ پێوەرە لە بەرچاو بگرێ کە پێوەرێکیان عەقیدە و بیر و باوەڕی کە ئەبێ ئیمان بێ. پێوەری دووەم کە ئەوەی کە بسوودی لێوەرەگرێ ئەبێ حەڵاڵ خۆر بێ و پێوەری سێمیش ئەمەیە کە ئەبێ بەڕاستی ئەو مامەڵە و هەڵسوکەوتەی کە ئەنجامی ئەدا ئەبێ ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان بێ. ئومێ دەکەین خوای پەروەردگار پێوەرمان پێ بەخشێ تاوەکو ئیمان و دینداری و خواناسیمان سەلامەت بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.